ناکۆکیەکانی واشنتۆن و ئەنقەرە لەسەر گرێبەستی کڕینی سیستمی بەرگری S-400 لەلایەن تورکیاوە لە رووسیا گەیشتووەتە لووتکە و ئەم ناکۆکیە سەری کێشاوە بۆ قسەکردن لەسەر پرسی سووریا کە لەو بارەیەوە ئەمریکا هۆشداری داوەتە تورکیا، بەڵام سەبارەت بە S-400 ناتۆ پشتگیری لە تورکیا دەکات. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕاگەیاندراوێکی سەبارەت بە کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی ئەمریکا و تورکیا بڵاو کردوتەوە و تێیدا هاتووە مایک پۆمپیۆ پاڵپشتی بۆ دانوستاندنە بەردەوامەکانی پەیوەندیدار بە باکووری ڕۆژهەڵاتی سووریاوە دەربڕیوە، بەڵام هۆشداریشی داوەتە مەولود چاوەژۆغڵۆ لە ئەنجامە خراپەکانی کردەی سەربازی تاکلایەنەی تورکیا لە ناوچەکە. هەر سەبارەت بە سووریا شۆن ڕەبەرتسن وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا هێرشنە سەر هێزەکانی سووریای دیموکراتی بە قبوڵ نەکرا و ناوبرد و ڕایگەیان هەر ئۆپەراسیۆنێکی تاکلایەنە بۆ سەر باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە سەربازی ئەمریکی لێیە جێگەی نیگەرانی توندی واشنتۆنی لێ دەکەوێتەوە. ڕۆبرتسن لەگەڵەوەی پابەندی ئەمریکای بە پاراستنی ئاسایشی سنوورەکانی تورکیا دووپات کردەوە، جەختی لەوەشکردەوە هەسەدە وەکو هاوبەشێکی ئەمریکا لە شەڕی دژی داعشدا دەمێنێتەوە. لە وەڵامی ئەمریکادا فواد ئۆکتای جێگری سەرۆکۆماری تورکیا ڕایگەیان ئەمریکا دەبێت لە نێوان دۆستایەتی هاوپەیمانەکانی و پەیوەندیەکانی لەگەڵ یەپەگا یەکێکیان هەڵبژێرێت. ئۆکتای ئاماژەی بەوە کردووە پێویستە ئەمریکا بڕیار بدات لەگەڵ تورکیای هاوپەیمانی بمێنێتەوە و نەیخاتە هەڵوێستێکی مەترسیدارەوە لە بەرامبەر دوژمنەکانی. سەبارەت بە سیستەمی بەرگری S-400 مایک پێنس جێگری سەرۆکی ئەمریکا هۆشداری دایە تورکیا ئەگەر تورکیا کڕینی S-400 تەواو بکات دەکەوێتە بەر مەترسی دەرکران لە پرۆگرامی F-35 و ئەمەش تەنها توانای بەرگری تورکیا لاواز ناکات، بەڵکو زیان بە بەرهەمهێنەرانی پارچەی فڕۆکەکە لە تورکیا دەگەیەنێت. مایک پێنس کڕینیە و سیستەمەی بە مەترسێکی گەورە لەسەر ناتۆ ناوبردووە. لەو بارەیەشەوە وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیاندووە پاش 10 ساڵ گفتوگۆ لەگەڵ ئەمریکا لەبارەی کڕینی سیستەمی بەرگری پاتریۆتەوە نەگەیشتون بە هیچ ئەنجامێک، بۆیە وڵاتەکەی ئەو سیستەمە بەرگریە لە رووسیا دەکڕێت. مەولود چاوژۆغڵۆ وتیشی ئەنقەرە نایەوێت سیستەمی بەرگری رووسیا تێکەڵ بە سیستەمی بەرگری پەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆ بکات، تەنیا مەبەستی پڕکردنەوەی پێداویستی بەرگری خۆیەتی. هەر لەبارەی سیستەمی بەرگری S-400ەوە یانس ستۆلتەنبێرگ سکرتێری گشتی ناتۆ ڕایگەیان بڕیاری کڕینی چەک لەلایەن هەر ئەندامێکی ناتۆ لە چوارچێوی بەرژەوەندی نیشتیمانی خۆیدایە. ستۆلتەنبێرگ ئاماژەی بەوە کرد کە کڕینی چەک بۆتە مای کێشە لە نێوان هاوپەیماناندا و بە مەبەستی تاوتوێکردنی ئەو جۆرە کێشانە ناتۆ پلاتفۆرمێک ڕێک دەخات بۆ هاوپەیمانەکانی. سکرتێری ناتۆ ئەوەشی خستە ڕوو کە ناتۆ لەبارەی بابەتەکانی بەرگری ئاسمانیەوە پشتیوانی لە تورکیا کردووە و چاوەڕوانیشن قەیرانی نێوان ئەمریکا و تورکیا لەسەر S-400 چارەسەر بکرێت.